ڕۆژی شەمە چالاکیێکی وەرزشی لە شاری سلێمانی ئەنجامەدرێت کە ڕاکردنیکی ماوە درێژە نزیکی 7 کیلۆمەترە بێ. ئەم ڕاکردنا بەڕێبەتی وەرزشی سلێمانی و یەکێتی گۆڕەپان و مەیدان هەم سلێمانی و هەم کوردستان و کەرتی تایبەت سپۆنسەرێکە. ئامادەکارەکان ماوەی هەفتەیەکە بەردەوامە و ناونووسینیش لە ڕێی لینکێکی تایبەتەوە خەڵکێکی زۆر لە ناو سلێمانی و دەرەوەی سلێمانی و لە عراق و تەنانەت دەرەوەی عراقیشەوە بەشداری ئەم ڕاکردنی ماوە درێژاکە کە چەندین خەڵات دابین کرا و ئەوفەری دیکەی تایە. بەشێک لەو کەسانی کە ئەیانەوێت بەشداریکەن ئەیانەوێت ماوەکە بە زووترین کات کۆتایی پێبێن و هەم سوودبند بن لە دیارەکان و هەم بلیتی گەشتێکیش بەدەست بێنن کە بەشداری مارەسۆنێکی دەرەوەکرێت. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم چالاکیە لە سپۆرت مەگەزین دوو لە ڕێکخەران لێرە ئامادەن، کاک بەشدار و کاک ئارام. بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک بەشدار سکرتێری یەکێتی گۆڕەپان و مەیدانی کوردستان، کاک ئارام فەریدون سکرتێری یەکێتی گۆڕەپان و مەیدانی سلێمانی. بەخێر بێن، ماوەیەکی زۆرە ئێوە سەرقاڵی ئامادەکارین بەم چالاکیەوە. کاک بەشدار تۆ دەست پێکەم ئەمێ بزانم ئەم چالاکیە بۆ گرنگە بۆ سلێمانی و بۆ ئەمە ئەنجامەدرێت. سەرەتا دەستخۆشیتان لێکم مامۆستا کاروان. بەڕاستی چالاکیێکی لەم جۆرە زۆر گرنگە بۆ شاری سلێمانی، چونکە خۆتان زانی کە شاری سلێمانی بۆتە لانکەیەک بۆ وەرزشکاران کە ئەتوانن تواناکانی خۆیان تێدا نمایشکەن وتە لە هەموو جۆرە یارەکانی توانیان بگەنە ئاسی هەڵبژاردەی عێراق و شاری سلێمانی نمونە بۆ لە پێشەنگی وەرزشکاران لە تەواوی عێراق وتوانین بڵێن لە کوردستان بە تایبەتی. بەڕاستی چالاکیێکی لەم جۆرە پێویستە لەبەر ئەوەی کە خاصن ڕاکردنیشی ماوە درێژ و ڕاکردنیشی بە کۆمەڵ کە بۆتە سیمبولێکی وەرزش لە جیهانە، لە گشت وڵاتانی جیهان. لە سلێمانیش بێبەش نابین لە ئەو چالاکیانەوە بەردەوام کردومانەوە. ئەم چالاکیەشمان جیاوازتێکە لە چالاکیەکانی پێشووتر. ئیشەڵڵا توانین چالاکیەک بێن بتوانین تا پیشانی وڵاتانی دەرەوەشی بین، نەک بەتەنیا کوردستان و عێراق، لەبەرەوەی کە یەکێتی گۆڕەپان و مەیدانی سلێمانی بە هەماهەنگی بەڕێبەرایەتی وەرزشی سلێمانی و بە سپۆنسەری پرۆژەی ئەوینستی دوو کە زۆر هاوکارمان بوون، زۆر شتەکانیان بەڕێک پێکی بە جوانی جێبەجێکرێتە ئەم دەقەی بە باشی بەڕێوە چووە. ئیشەڵڵا کارێکە بێ کە نمونەی چالاکی وەرزشی بێ. ئیشەڵڵا باشە. کاگارام تۆ لە ڕابردووایەکێک بووی لە یاریزانەکانی ماوە درێژەکان خۆت بەشداری چالاکیەکانتە کرد. ئێستا وەکو یەکێک لە سەرپەرشتیاران لەم کارەیە ئیشەکەی ئامادەکارەکان گەشتەوە بە چی و چیتان کردو لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە؟ ئێمە سەرتاکو یەکێتی گۆڕەپانە مەیدانی سلێمانی بە هەماهەنگی لەگەڵ وەرزش و لەوانی سلێمانی بە سپۆنسەری ئەوینستی دوو هەستاین بە ئەنجامدانی چالاکی ماوە درێژەی قەرەخشار. ماوەکەی تقریبان 6 کیلۆمەترە کراوەیە بۆ هەموو ئاستەکان، بۆ کچان و کوڕان، هیچ کێشەیەکی نییە. تەنانەت یاریزانی نێودەوڵەتیمان بانگێش کردووەکو لە ئێران و لە خواروی عێراقەوانەیە. یەکەمەکەی 500,000 باسکین چکە پاری تیا یەکەم لە یەکەم وانێت تاکو پێنجەم هەدی پارەیە. یەکەمی سلێمانیش بانگێش دەکرێت بۆ ماراسۆنی بەیروت. ماراسۆنی بەیروت ینی دوو یەکەمی هەیە، من یەکەم تا پێنجەمی کوڕان و یەکەم تا پێنجەمی کچانی کوی چالاکیەکە پارە وەرەگرن و یەکەمی سەر ئاسی پارێزگای سلێمانی لە کوڕان و کچان ئەچن بۆ ماراسۆنی نێودەوڵەتی بەیروت. جاکا گەرم پێش ئەوە باسی ئەوە بکەین کە ئەڵێن ماراسۆن ئەوە 42 کیلۆمەتر یان نیو ماراسۆن، بەڵام سلێمانی یاخود هەرێمی کوردستان ماراسۆنی تیا ئەنجام نادرێ. نەخێرە، چونکە ماراسۆنی نێودەوڵەتی ینی کولفێکی زۆرێوێت و تام دەقێشی شتێکی وان نەکراوەکە لە هیچ لایەنێکەوە کە بتوانین ماراسۆنی نێودەوڵەتی بکەین. بەڵام ئەمە ڕاکردنی قەرەخ شاری پێڵەن ماوەکەی تقریبان 6 بۆ 7 کیلۆمەتر، بەڵام ئێستا دیاریمان کردووە کە بە 6 کیلۆمەتر لە دووڕیانەکەی سەرچنارە بوونە پرۆژەی ئەوینستی دوو لێ کۆتاییەت لەوێ ئەنجامەدرێت. باشە کاک بەشدار، ئامادەکارەکان گەشتەوە چیتان کردووە؟ وەکو ڕوونە لای جەنابتان و ئێمە دەستین بە ئەنجامدانی کاری ئیداری و کاری ڕێخستنی و تەنزیمی ئەم پاڵەوانێتە. بەڕاستی کارەکان تا ئێستا بە شێوەیەکی باشە ڕابڕیەوە. لە ڕێگەی لینکێک و ناوتۆمارکردنمان بۆ بەشداربووان داناوە. ئەو لینکە هەچ کەسێ بەشدار بێت وای نای خۆی پڕکاتەوە لەو لینکە تۆماریکە ڕژەیەکی بەرچاو لە چەند ڕێژەکە لە 500 کەس پەڕیوە تقریبا نزیک بۆ تۆ لە 500 کەس لە کچوو لە کوور هەرچەنە زۆربەی یاریزانە نێودەوڵەتیەکان و ئەوانەی کە وەکو ڕێکخرا وەکو بە کۆمەڵ بەشداریەکەن ئەوانە ناویان لە لینکەکە تۆمار نەکردووە بە قایمە و بە ئەوە یانە بەدەستی یانە بەدەستمان کە ئێمە تۆماریان کردو لای خۆمان. باش ئەوەی کە ناوی تۆمار کردو یاخۆ تۆماری نەکردو ڕۆژی شەممە ئەبێ لە چالاکیەکە
چۆن ژمارە وەرەگرێت چۆن چیتان بۆ کردووە؟ بەڵێ ئەمە تیشەری تایبەت بە ڕاکەرامان ئامادە کردووە کە لۆگۆی سپۆنسەر و ژمارەی یاریزانەکان لە کوڕ و لە کچ ئامادەمان کردووە بە دوو شێوەی جیاواز بۆ کوڕان بۆ کچان. ڕۆژی شەممە کاتژمێر 7:30 ئێمە ئەو بەشداربووانە دێنە شوێنی دەستپێکردنی ڕاکردنەکە و لەوێ تیشەت بەسەر بەشداربووانەدا بەش دەکرێت. ئەوانەی کە ناویان تۆمار کردووە ناوەکانیان لامان هەیە و ئەوەشی کە یەت ئەتوانێت ناوی تۆمار نەکردووە یان مەجای نەبوویان کاتی نەبوو کە ناوی خۆی تۆمارکە ئەتوانێت ڕاستەوخۆ بێ لەوێ ناوی تۆمارکەن و تیشەتی پێ بدەن. یعنی هەر لەوێ ناویان نووسرێ و ژمارەیان هەیە. بەڵێ باشە. ئەو شوێنانی کە شوێنی چالاکیەکەی تیا ئەنجامەدرێت چەند کەس چاودێری ئەمانە ئاکەن؟ بەڵێ ئێمە تاوان بە سەرپەرشتیار و ناوبژوان بەڵێ تاوان بە لەگەڵ یەکێتی گۆڕپەندای سلێمانیە هەستین بە ئەو ناوبژوانانی کە لە پێشووترا خولی ناوبژوانی بەشداریان کردو بە ئامادەبوونی وانەبێژی نێودەوڵەتی و ناوبژوانی نێودەوڵەتی خولێکمان بۆ کرۆ بە خۆشحاڵی و 82 ناوبژوانمان توانیمان بڕۆنامەی سەرکەوتنیان پێبەخشین. ئێمە بە سوودوەرگرتن لەو ڕێژەی ناوبژوانانە کە بۆ ئەم چالاکیە لەگەڵ بەڕێبەتی وەرزشە بە هاوکاری توانیمانە نزیکەی 60 کەس سەرپەرشتیار و ناوبژوانی ئەم پاڵەوانی ئەم ڕاکردنە ئەبن و زائیدەن لە هەر کیلۆمەترێکە ئێمە توانیمانە خۆشبەختانە پرۆژە ئینویستی هەستا بە دامیکردنی ئەو خاڵانە بۆمان کە هەر کیلۆمەتر جارێک بتوانین فریاگوزاری سەرەتایی و بە شێوازێکی جوان هەر کارمەندی شارەزار لە ئوبوارە ئامادە ئەکەین بۆ هەر خاڵێکی نەخوازا و جگە لەوەی کە ئەمبوڵانسەکان بەردەوام بە دوای ڕاکەرەکانەوە ئەبن. بەڵێ خۆشبەختانە ئەم چالاکیە جیاوازتر لە چالاکانی تر کە وەکو شێوازی تەنزیمی زۆر ئیشەڵا سەرکەوتوو ئەبێ. باش کاگەرم ئەو کەسەی کە ئەو ماوەیە تاوەکە 6 کیلۆمەترە بێ لە کۆتاییە چۆن دیاریەکرێکە ئەمە بۆ بە خاوەنی پلەی یەکەم بۆ نمونە ناوبژوانەکان لە بەردرێژایی ڕێگاکە کاریان چییە؟ ئێمە سەرەتا 11 نقطەی ناوبژیانیمان داناوە بۆ نووسینی ژمارەکانیان و ئەین قردێلەیان پێدرێت سێ قردێلیان پێدرێن تاکو 5 قردێلە بۆی لە کۆتاییدا ئەم یاریزانەی کە تەواوێکە ئەبێت 5 قردێلەکەی پێ بیان سێ قردێلەکەی پێبێت ئەنجا لێ بۆی دڵنیابی لەوەی کە ئەم یاریزانە غەشی نەکردو و فاوڵی نەکردووە. ینی لەژێر چاودێریکی چ ڕابن لە خاڵی سەرەتا تا خاڵی کۆتایی ئەمان لەژێر چاودێری ناوبژوانەکانن و بە درێژایی ڕێگاکە ئەمان ئەو دەستبەندی کە تۆ باسێکی ئەدرێتێ. بەڵێ ئەمە بۆ کوڕان و بەکچان بە هەمان بۆ کوڕان بە هەمان شێوە. بەڵێ هەر یەک مەسافەیە ڕاکردنەکەیان یەک مەسافەیە. بەڵێ لە دووڕیانەکەوانێ بۆ ئەوین 36 کیلۆمەتر 11 نقطەی باشمان داناوە یعنی ناوبژوانێکی باشمان داناوە سەرپەرشتیاری باشمان داناوە هەمووی کە خولیان کردو ئامادەن بۆ شتارە. زۆرجار باس ئەکرێت لەم ڕاکردانە هەندێک کەس لەوانەیە گومان لەوە بکەن ئەو خەڵکی کە ئابێ بە یەکەم لە نزیکەوە باش پلان بۆ بەداداناوە کە کۆنتترۆل ئەم بابەتە بکرێت. دڵنیا بن لەوەی کە هیچ غەشێکی تیان ناکرێت چونکە ناوبژیانەکان زۆر باشن هەم سەرپەرشتیارەکانیش لە هەموو ڕاکردنەکانیشە لەوە چێ وترابێکە وە غەش کرا بەڵام دڵنیا بە لەوەی کە ئەمە غەش ناکرێت چونکە بۆ مەسافەکەی زۆر نییە و هەموو 500 مەترێک ناوبژیانێکی باش دانراوە لەگەڵ سەرپەرشتیارەکانە. باشە کاک بەشدار باسی ئەوت کرد کە خاوەنی پلەی یەکەمی کوڕان وەک چان لەسەر ئاسی پارێزگای سلێمانی گەشتێکی لوبنانیان بۆ کرێ و بەشداریکردن لە مارەسۆنی بەیروتە. ئەوەی کە پێشتر بینوتانە لە بەیروت چۆن یاریزانانمان ئەتوانن لەوێ ئەنجام بەدەست بێنن؟ بەڵێ سەرەتا جێی خۆشحاڵیە کە ئەتوانین ببین بە وەسیلەیەک بۆی کە دوو یاریزان بەشداری مارەسۆنی نێودەوڵەتی بەیروت بکەن. بەڕاستی خۆتان لەوانەیە شارەزای ئەوەتان هەبێت کە ڕاکردنی مارەسۆن لە نێودەوڵەتی ڕێکاری زۆر باش گیراوەتە بتانێت وای لێت ژیان لە شارێکە ئەوەستێ بۆ ڕاکردنی ئەو مارەسۆنی کە ئەنجامەدرێ. لەوێ ڕاکردن چەند جۆرێکی هەیە 42 کیلۆمەتر و 20 کیلۆمەتر لەگەڵ ڕاکردنی فامیلی پێوتێتە خێزانی. بەڵام بۆ بەدەستکەوتێکی ئەنجامێکی باش لە مارەسۆنی دەوڵەتی کە چەندەها خەڵاتی گەورەی لەسەر بەدەسێنرێ ڕاستیەکەی ئەبێ جوهدێک و یاریزانێکی زۆر باشێتەوەی تا بنافەسەی وڵاتانی دنیا بکە وەکو ئەفریقا و وڵاتانی ئەفریقا کە بەناوبانگن بە ڕاکردنی ماوە درێژەکان لەگەڵ وڵاتانی ئەوروپی. لەبەرەوە وەکو ئەنجام بەدەسێنان ئەبێ یاریزانێکی زۆر پرۆفیشناڵ و تا بتوانێت پاڵەوانی عەرەب پاڵەوانی ئاسیا تا پاڵەوانی کیشوەری بێت تا بتوانێت ئەنجامێکی باش بەدەستێن پلەکانی پێشەوە خاصن لە ڕاکردنی 42 کیلۆمەتر ماراسۆن لەگەڵ نیو ماراسۆن 22 کیلۆمەتر. بەڵام بۆ
5 کیلومتر و 10 کیلومترشی تایە بۆ ئەو مەسافانە ئەنجام ئاسانترێکە تا بتوانانی بەدەست بێنێت چونکە ڕاکەری نێودەوڵەتی زیاتر ڕاکردنی ماراسۆن و ڕاکردنی ماراسۆن ئەنجامەدەن لەبەرێوەکو خەڵاتی زۆر گرانبەها و گەورەی لەسەر بۆ و ئەشبێت چونکە ماراسۆنەکە نای ماراسۆنی نێودەوڵەتیە ئەبێ بە ناوێکی گەورە بووی ئەبێ بە ئەنجامێکی زۆر گەورە بووی کە هەر وڵاتێ بتوانێت ماراسۆنی نێودەوڵەتی ئەنجام بدا ئەو ماراسۆنەتر ئەبێ ئەندامە لە یەکێتی گۆڕپتانی جیهانی و مەدالیا بەحسابە تۆمارەکرێ کاگەرم باسی ماراسۆنی نێودەوڵەتیمان کرد و کاک بەشدار باسیەوە کرد ئەو شارە ئەو ڕۆژە تەواوی سەرقاڵیەوە بێت زۆر جار لە چالاکیەکان کە کێشە دروستە بە هەرێمی کوردستان باسی ئەوەکەن جادە ئەگیری و ڕۆژە قەرەباڵغی دروستەکرێ خوڕێگری دروستەکرێ وە شەممە دیاری کراوە بۆ ئەوەی کە هاتوچۆ کەمترە و چی ئەڵێ لەسەر ئەمە کە بۆ ماوەی ئەو سەعاتە ئەگەر ئاستەمێک دروست بێت وەڵای ئەمە پێش هەموو شێ پێویستمان باوکاری خەڵکە چونکە بەڕاستی بۆ ماوەی کاتژمێرێک ئەو جادەیە ڕاگیرێ بە هەموو شێوەیەک هیچ هاتوچۆکی تیا نامێنێت وێ بێ لە ئێستا ئاگادار بن هەموو کەسی ئەگەر بۆنمە ئیشێکی ئەو ڕێگایە هەڵ نەبژێرێت ئەمە هاتوچۆ ئاگادارکراوەتەوە بەڵێ هەموو شوێن ئاگادارکرێتەوە بە تایبەتی پۆلیسی هاتوچۆ بڵێ پەر پۆلیس خۆی بنگەی پۆلیسەکان ئاگادارکراوەتوانێت لەگەڵ بوونە تەندروستیە لە ڕووی ڕێخستنەوە کاری بۆ کراوە و لایانی حکومیش لەسەر هێڵە بۆ ئەمە جا ماڵپێکمان هەیە ئەمێ ماپەکە ببینین کە باسی ئەو کرێ ئەم نقطەی خاڵی سەرەتا لەگەڵ خاڵی کۆتایی کە دەستنیشان کراوە ئەمە ئەوەیە کە ڕێکخران ئامادەیان کردووە لە وەکو باستان کە دوڕیانی سەرسنار بەردەم بەڕێبەرایەتی گشتی و بەرهێنانی سلێمانی خاڵی دەستپێکە کە پێم وایە ئەوە شوێنێکە بۆ کۆبوونەوە لێرە قەرەباڵغیش دروست بێ ڕێگەی سەرەکی نییە لێوە دەستپێکە ئەمە خاڵێکی دیکەیە ئەمەیەتە سەر کاک بەشدار باسی ئەوم بۆ بکە سەر شەقامی گشتی بێتە سەر بەڵێ شەقامی گشتی مەلیک مەحموو لێوە جادە ڕئیسیەکە با بڵێن ئەمە ئەو ڕێگەیە قەت ئەەکەین شۆفێران نتوانن لە ڕێگەی خەدەمی و هاتچۆکان تەمان بە هاوکاری بەڕێوبەتی هاوچۆی سلێمانی کە دەستێکی باڵیان ئەبێت لەم ئیشەیە کە ئەیکەین دوای ئەوە بەجادی مەلیک مەحمووە یەنە خوارەوە هەتا ئەگەینە لای پردی وڵوبەی پێڵێن لێەوە بەردەم فامیلی مۆڵە ئەڕواڵە بەڵێ بەردەم فامیلی لای ئەمە لای فامیلی مۆڵە بوت لێوە لەو جادەیە کە پێڵن جادەی کاستۆ بۆ ڕێ ئەربەت لێوە داخلی خەدەمیەکە ئەبینەوە بۆ ناو پرۆژەکە لەوەش خاڵی کۆتاییمان هەیە ئەچێتەوە خاڵی کۆتایی ینی ئەو جوێنانەشی کێتەوە سەر ئەو شەقامە ئەبێ هاتوچۆ بە وردی ئیش لەسەر ئەو کەن بۆ ئەوەی هیچ ڕووداوێک ڕوونەیە و ئەو خەڵکانەشی وەکو کاگەران باسی کرد ڕێگەیەکی دیکە بەکاربێنن بۆی بە باشترین شێوە بگەنەوێ خۆشبەختانە ئەم هێڵەی کە ئەم مارەسۆنی تیاکرێ هەم ڕۆژی شەممەیە لەوانەیە فشارێکی وای لەسەر نەبێ و لەوانەشە دوور بێ لە هێڵی شەقامی نەخۆشخانەکان و ئەوانەی دیکە باشە ئەستا کاگەرم نزیک بوونەتەوە لە دەستپێکی چالاکیەکە چەند ڕۆژێکی کەم ماوە تەسەوڕەکەی خەڵکێک لە دەرەوەی عراقەوە چۆن ڕووکەنە ئەمە و یاریزانەکان لە دەروی هەرێمی کوردستانەوە بۆ ئەمە چۆن ئامادەکاریان کردووە ئێمە پەیوەندیمان پێوەکراوە ڕوو ڕەفاقەتی چووکە خۆمان پێش یاریزانی ئەم یاریە بووین پەیوەندیمان پێوەکراوە کە چەندین یاریزان لە ئێرانەوانێ یەن بە کچیش و بە کوڕیش لە خوار عێراقیشوانێت چەندین یاریزانتر پەیوەندیان پێکردن ئامادەن بۆ هەمان ڕۆژ لە ڕۆژی شەمە کە 20 مانگە کات سەعات 9 پاڵانتیەکە دەستپێکە ڕاکردنەکە دەستپێکە بەڵێ باشە کاک بەشدار چی کەماوە کە ئامادەکاری بۆ بکەن ئەم دوو ڕۆژەتان لەبەردەستایە ئامادەکارەکان بەڵێ بەرەو کۆتایی ئەچێت وە خەریکە کۆتایی مشتەکان باشیە شوا بڕێەوە داواکارین زۆرترین کەس لەو ڕۆژەیە بەشداری ڕاکردنەکەمان بکەن لەبەرەوەی کە وەرزشدانراوە بەڵێ ئەمەش بارکۆدێکە لە سنتەری شار دەیانین بوون لە لای باخی گشتی لە ناو باسا لە بەردەکی سەرا لە شوێنە قەرەباڵغەکان لە سەوڵەکەی سلێمانی لەو شوێنە تۆماری هەڵمانواسی و هەر کەسێک ویستی بەشداریکردنی هەبێ ئەو بارکۆ دەستکانەکات و ئەتوانێت ناو لیکەکە و لێو نای خۆی تۆمارەکان دەستان خۆش بێ دوای سەرکەوتنتان بۆ خوازین و چ داواکاریکی کۆتاییت هەیە کاگەرم تۆ وڵی ئینشەڵا ئەم ڕاکردنی قەراق شارەیان ماراسۆیان پاڵەندی ئینشەڵا یوادارین بوێ بە بەردامی هەموو ساڵێ بگرێت و پێویستە بە تاکید سپۆنسەرمان بکرێت کەی تایبەتەکان بۆنەوە پرۆژەکان چونکە بەڕاستی لە ئێستاە هەمومان باشە زانانی ینی حکومەت ناتوانێت ئەو هاوکارێت تەواوەتیمان بکات و ناشتوانین چالاکی ئەنجام بدەین باش سەرکەوتوبی کاگەرام بەشداری قسەی کۆتاییت هەیە زۆر سپاس وەڵا وەکو وتم خۆشحاڵە بینەگەر ڕێژێکی زۆر لە هاوڵاتیان بەشداریکەن چونکە وەرزش جگە لە لایەنە ئەو هیکە وەرزشکاربی بۆ سیاحەت باشە ئەنی ئەو ڕۆژە لە باتی ئەوەی کە
بە شتێکی ترەوە سەرقاڵبین ڕاکردنێکە ئەتوانیت لەگەڵ خێزانەکە تا بەشداری ڕاکردنێ بکەیت و هەم بۆ جەستەی خۆت هەم بۆ تەندروستیت باشە هیوادارین ئەم سیمایەکی جوانی بەڵێ بەتەشیل نمونەی شارەکە فشانین بە ئەوەی کە فشانی گشت شارەکان گشت وڵاتەکانی دنیا بدەین کە ئێمەش کۆک و کوردستانە و شاری سلێمانی ئەتوانین چالاکی ئەنجام دێن و بە تەواوی کەس و کارمانەوە لەگەڵ چالاکیابین. سپاس بۆ پاڵەوانی گۆڕەپان و مەیدان کاک بەشدار کاگارام کەسا سکرتێری یەکێتی گۆڕەپان و مەیدانی سلێمانی و کوردستان سەرکەوتوو بوون و ڕێکخەری ئەم چالاکیان. سپاستان دەکەین.